بسم الله والحمد لله والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. الله سبحانه وتعالى فرمى القرآن وعاشروهن بالمعروف. وصيتي الله جل جلاله بو طواوي بياوان، ناڵێن باوکان، ناڵێن براکان، ناڵێن مێردەکان بەتەنها، بەڵکو بۆ تەواوی پیاوان کە ئەبێ لەگەڵ تەواوی ئافرەتانە چۆن مامەڵە بکەن بالمعروف، بۆ شێوەی کە لە عورف و عادەتا خوازراوە لەلای الله سبحانه وتعالى. طبعا معروف بریتە لە چی؟ بریتە لە هەر شتێک کە الله سبحانه وتعالى پێی خۆشە و هەر شێوازێک کە الله سبحانه وتعالى پێی خۆشە مامەڵەی پێ بکەی لەگەڵ ئافرەتانە. ئیتر بە پێی توانایی خۆت، توانایت زیاترە تۆ باشتر بە، توانایت کەمترە بەقەر توانایەکەی خۆت. بۆیە لەبارەی نەفەقەوە، لەبارەی ماڵبەخشینەوە پێیان و بەخێوکردنیانەوە فەرمێ لينفق ذو ساعة من ساعته ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله. ئەوەی ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری هەیە با بەپێی زۆری ماڵ و سەرۆت و سامانەکەی مەسرەفی ئافرەتانی ماڵەکەی بکایت، ڕەگەر دایکێتی، خوشکێتی، خێزانێتی، کچێتی. ئەگەریش ڕزقی کەم بوو، سەرۆت و سامانی کەم بوو، با بەپێی ئەوەی کە الله سبحانه وتعالى پێی داوە. رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك فرمي استوصوا بالنساء خيرا، فرمي وصيتان بوكم كي وباش بن لقل آفرة كانتان، يعني إيوه لقل آفرة كانتان باش بن بقستان وبكردارتان وبضلو دارونيشتان، ضلو دارونتان با رحم سوزو بزي تيابه، قسە كانتان با نرمون يعني تيابه، وكرداري شيطان ما مالشتان لقل يعني بكردار بابر بلا محبة و خوشويستي و ناز كيشان ورز لقرتن. أبو شوا إيوه وصيتي رسول الله جبجيكن لأفرتكان تانا يتر دايكتان به، خوشكتان به، كتشتان به وهاسرتان به. ولا فرمودي كتر رسول الله صلى الله عليه وسلم فرمي خياركم لنسائه، باشترين تان أوانا كباشترين بوها سركانيا. كواتا قالت تو باشترين بياوبي لەناو پیاوەکانە و رسول الله صلى الله عليه وسلم بە باشترین پیاوە بزانێ و بە شوێن کەوتەی خۆیت بزانێ، تۆ لەگەڵ هەر ئافرەتێک کە پەیوەستە بە تۆوە، لە خوشک، لە دایک، لە پور، لە نەنگ، لە کچ، لە کچەزا و لە هاوسەر، تۆ باش بە، تۆ باش بە لە کردارە باش بە لەگەڵی، لە گفتارە و لە محبەت و ڕێز و خۆشەویستیشا لە دڵ و دەروونەوە هەموویە باش بە لەگەڵی. ئەوەی سلمێنی کە تۆ باشترین پیاوی و لەوەشە تۆ بە شوێن رسول الله صلى الله عليه وسلم چونکە خۆی فەرمێ وأنا خياركم لنسائي، چونکە من بەڕاستی من لە هەمووتان باشترم بۆ ئافرەتانەی کە پێیوەستن بە منەوە. پاشانە فەرمێ رسول الله وإن المرأة خلقت من ضلع، فەرمی ئاگادار بن ئافرەت لە پەراسە و دروست کراوە. هەندێک لە زانایانمان لە تەفسیری ئەم فەرمودەیە فەرمون خلقت من ضلع يعني هاو شێوەی پەراس، و هەندێک تریان لەن هەر بە حەقیقی لە پەراس و دروست کراوە. و ئەوە قسەی ابن عباسە کە فەرمێ بەڵێ هەر بە حەقیقی لە پەراس و دروست کراوە، و کە لە پەراسوش دروست کرابێ کەواتە هاو شێوەی پەراسوشە. پاشانە فەرمێ وإن أعوج ما في الضلع أعلاه، چونکە بەڕاستی ئەوەی کە لەناو پەراسوە چەماوەیە بەشی سەرەوەیەتی، ئەعوج مەبەستی چەمانەوەیە. پاشانە فەرمێ وإن ذهبت تقيمها كسرتها، أجر بتوي راسي كيتو، إن ذهبت تقيمها بتوي راسي كيتو كسرتها، إيش كاني لبين يبي بويا هول مدى راسي كيتو. أجر جتوي لقل آفرتك تا خوش بخد بي خوش حال بي تو بروب شميرو بسريا. فرمودك أهوى تفسير كريه أو الله سبحانه وتعالى وادرستي كردو أجر تو بتوي لقل يا خوش بجيت أبي تو بروب شميتو بسريا، ما بس يوانية كالله لا دروسي كردوه الراس نابيته توش ليقر الراس دي مكروه. هندق نفهم ونزانا فرمودي وعليك دانوه نا وعاشروهن بالمعروف، يعني أوي الله بيخوشته وارف تاري لقلبك كواتا خوي چون الله سبحانه وتعالى خلقي كردوه توبرو بوشيوه بچميرو لقليه. ولا لفظ كتير فرمودي فرمي وإن المرأة خلقت من ضلع،
لا تستقيم لك على طريقة بتبي بهني تسري بازي خدناه جاگر هاتو بڕیار بۆم ئافرەتە بەو شێوە بوو کە تۆ ئەتەوێ ئەوە یا ئافرەتێکی ماسوومە یایش پیاوێکە وەکو خۆت بۆیە بتەوێ ڕاستیکەیتەوە وەکو پیاویلەکەی وای لێنە فەرموو ئەوەی کە ئەمڕۆی بینین ڕێکخراوەکانی فەساد لە کۆمەلگای مسلمانانە ئەمڕۆ هەوڵەدەن ئافرەت وەکو پیاوێکن پێڵێن تۆ وەکو پیاوی بێوکۆیش ڕەفتارکەی وەکۆیش هەستی وەکۆیش دانیشی بۆی سەیرەکەی تەواوی ئافرەتانی دنیایان شکانووە بەوەی کە هەوڵی ڕاستکردنەوەیان داون وان لێکردون ڕازی نەبن بە مێینەی خۆیان و بەڕاستی پیاویش تاڵبی مێینێ تاالبی پیاوێک نییە وەکو خۆی و ئای لەش لە نێرێک و مەیەک دروسە بێ نەوەک لە دوونێر یاخود لە دوومێ چکە بەڕاستی ئەگەر بێت و ئافرەتەکە لە نێرینەی پیاوەکە بدا ئەوەی کاتە مێینێ وەکو خۆی ئەوەش بەخوا دایک و باوکی پێ دروست نابێ و عایلە و خانەوادەشی پێ باڵین بەرهەم نایە و بەعکسی شەوە بە هەمان شێوە ئەگەر بێت و ئافرەتەکە ببێ بە پیاو زاڵ ببێ هەروەکو پیاوەکە ئەو بەڕاستی عایلە و خانەوادە لە دوو پیاو پێک نایە و مناڵیش لە نێوان ئەوانەیە دروست نابێ و پەروەردە نابێ وی ئەوان ئەیانەوێژن ڕاستکەنەوە بیشکێنن تێکی بشکێنن دوایی بە شێوەیەک نەبێتەوە بەژن و نەشتوانێ ببێ بە پیاو بۆیە بەڕاستی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر بتەوێ لەگەڵ یا ژیان بکەی بەو شێوە بڕۆ تۆ خۆ بچەمێنەرەوە لەگەڵ یا بژی فإن استمتعت بها استمتعت بها وهي أعوج أجر أتوي چێژی لێ بینی لەو ژیانی کە لەگەڵ ئەوا بەسەریە بێ بڕۆ بەسەریا بچەمێرەوە وإن ذهبت تقيمها أجر بتوي ڕاستیکەیتەوە تقيمها كسرتها إشكيني وكسرها طلاقها وشكاندنيشي طلاق دانيتي كأمرو بەڕاستی بینین ئەمڕۆ هەموو میلە لە کوفریەکان کار ئەکەن بۆ شکاندنەوەی ئافرەتان و بە تەلاق دانیان بۆی ئاگادار بای ئافرەت نەبیت بە بەشێک لە شکاندنی خۆت بۆی بکەویتە ژێر کاریگەری ئەو ڕێکخراوانەوە کە خۆیان مائیلاتون ممیلاتون وەکو ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم باسییانەکە خۆیان لایەن داوە لە مێینەی و ئەیانەوێت تۆی ئافرەتیش لا بدەن لە مێینەی بەڕاستی ئەگەر تۆ بتەوێ یەکسان بی بە پیاو ئەو وەختە پیاو ناتوانێت لەگەڵت بژی و ناتوانێت مێردایەتیت بۆ بکە رسول الله صلى الله عليه وسلم يكيق للصحابة كان برسياري ليكا فرمي رسول الله صلى الله عليه وسلم ما حق زوجة أحدنا عليه ما في يكيك لأيما ما في جنكاي شيء بسريعه يكيك لأيما ما في جنكاي شيء بسريعه رسول الله صلى الله عليه وسلم فرمي أن تطعمها مما طعمت فرمي لويك خودي خوي هەر لەوە خۆراک بەویش ببەخشی وەک خۆت شتێک بخۆیت و شتێک بەوان بدەیت خۆت بەیانیانە ڕۆی کەبابە خۆی گۆشتە خۆی وا دەیتەوە بۆ ئەوان قاپێ ماستێنیتەوە دوونانێنیتەوە نەخێر هەوڵ بدەیەوەی کە خۆتەی خۆی بۆ ئەوانیشی دابین بکەیت و جێبەجێ بکەیت وان تەکسوها مما اکتسیت جلوبەرگ ئەوەی کە خۆت لە بەریەکەی بۆ ئەوانیش بە هەمان شێوە جلوبەرگێکی وەها دابین بکەیت یعنی لە ڕووی کوالێتی و لە ڕووی نرخ و بابەتانەوە خۆت جلوبەرگێکی گران بەها و جوان و ئاڵواڵا لە بەرەکەی بە هەمان شێوە ئەوانیش هەوڵ بدە پارەیان بدەیتێ جلوبەرگێکی ئاڵواڵا و جوان و ڕێکوپێک و پۆشتە بکڕن پاشانە فەرمێ وأن لا تضرب الوجه وبهيت شێوەیە لە دەموچاو نەدەی یعنی ئەگەر هاتووە ئافرەتەکەت نەشوزیشی هەبوو وەکو چۆن الله سبحانه وتعالى فەرمێ واللاتي تخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فەرمێ ئەگەر ئافرەتێک نەشوزی هەبوو یەکەمین شت ئامۆژگاری بکە ماوەیەکی زۆر ئامۆژگاری بکە ئەگەر باش نەبوو هەجری بکە لە جێگایە ئەگەریش باش نەبوو ئەو وەختە لێی بدە لێدانەکەش ئەفەرمێ بە هیچ شێوەیە لە دەموچاو نەدەی طبعا رسول الله صلى الله عليه وسلم لفرموديكي صحيحة وكو إمام الشافعي جرته وفرمي خياركم الذين لا يضربون باشترين تان لبياوان وبياوانا كلجنكانيان نادن بويا فرمي ترك ضربي أحب إليه لأن النبي صلى الله عليه وسلم لم يضرب امرأة قط فرمي دسال قرتن للداني جدان سنة بلاي منه چونك خودي رسول الله صلى الله عليه وسلم هيج كاتيك لجنين داوة بويا براسي ئەگەر لێدانیش دروست بوو بە هیچ شێوەیە دروست نیە لە دەموچاو بدەی لەبەرەوەی دەموچاو ڕێزی هەیە نابێتەوە ڕێزەی بشکێنی و دەموچاو عادەتەن با بڵێن لە بەردەسایەوە ئەو کەسی کە ئەوێ لە یەکێ بە یەکسەر پەلاماری دەموچاویەدا خۆت لەوە پارێزە و خاڵی سێمیش
دەموچاو زۆرێک لە هەستەوەرەکانی تایە. خاڵی چوارەمیش ڕاستەوخۆ تێگەشێوە شێوێ و پێوەی دیارە بێ ئەو لێدانە بۆی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ وألا تضرب الوجه ئەوە حەقی ژنەکەتە بەسەرتەوە کە لە خراپیشا بێ ئەگەر خراپیش بێت تۆ دەموچاوی نەدەی. بەداخەوە ئەمڕۆ هەندێک نامرد بێ ئەوەی ژنەکەشی خراپ بێ هەر لەبەرەوەی شتێکی لێبینێ خۆی بەدڵی نییە یاخود قسەیەکی لێبیسێ خۆی بەدڵی نییە یەکسەر بەرە بێتە دەموچاوی ئەشکێنێ. بەڕاستی شەرعە نەمانە شایستەی عقوبەن. پاشانە فەرمێ ولا تقبح و هەوڵ بەدە ئافرەتەکەت بشکێنی بڕی لە شوێنان باسیکەی باسی کەم کوڕیەکانی کەی سوکاتی بەخۆی بکەی باسی کە سوکاریکەی کە سوکاری بشکێنی بەڵکو بەعکسەوە لە هەموو جێگایەک چاکیەکانی ئافرەتەکەت بڵێ باشیەکانی ئافرەتەکەت بڵێ. رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا يفرق مؤمن مؤمنة هيج بياوي بوينية رق لجنكي هالقري إن كره منها خلقا أقر روشتكي ناشريني هبه رضي منها خلقا آخر روشتكي جواني هي كلي رازي به بويا باشكي باسكو خرابكي دفنكا باشا أنا فرمي ولا تهجر إلا في البيت وأقر هجري شكت كوت سروي هربقسينك دي هجرك لجاقايا هل لجاقاك يا هجريك نقل مالك يعني جورك بقواتي توبريت جوريكي ترنا لجاقاك وأوا كارك بياويك لك أفرد. ويا رسول الله صلى الله عليه وسلم لفرمو ديكا فرمي الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة. فرمي الدنيا تشيجة وباشترين تشيج بو بياو أفرتيكي باشو برزة جاء قرهتا أو باشترين خوشي وتشيجو خوش حالي وخوش بختي توي للدنيا نكي لدسي بي دستي بيو بقرة بي بارزة وبراسي مرأي صالحش آفرتي باش أو آفرتيك لا أخلاقيا ولا دينيا ولا عقليا سلامة باشو وبو بيورانا رفتارك كالله ورسولك بيان داوة نكبو بيوراني كريخرا وكاني فساد داير رجنو بيأدن والحمد لله رب العالمين.